باشە دەینە سەر خواردنی شیرەمەنیەکان کە بەیانیان خواردنی شیرەمەنیەکان ئەبینی ماستە پەنیرە کێرەیە سرێشە ئەم بابەتانەیە کە دەخورێت لەگەڵ بەرچاییە جا بەرهەمە شیرەمەنیەکان وەک سەرچاوی سەرەکیش بۆ چەندین خۆراک و خۆراکی ڕۆژانەش بەکارەهێنرێت کە هاوڵاتیان پشتیان پێبەستووە لا ئیداری سەر بەخۆی سۆران بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی شاخاویە بە ئاسانی ئەتوانین بڵێن ئەو بەرهەمانە دەگەێنرێتە ناو بازاڕەکان سەرەتا دەمەوێت من پێتان بڵم کەم ئێمڕۆ میوانێکمان هەیە ئەوە دواتر هەر لەبارەی سۆرانەوە قسەم کرد دەچینە سۆران بەڵام با من میوانەکەمتان پێ بناسەنم دکتۆر سیروان ئەحمەد پسپۆڕی خۆراک لەبارەی بەرهەمە شیرەکانەوە ئەم بەیانیە قساکەین و گفتوگۆکەین و کاریگەریەکانی بەخێر هاتی دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت جا ئەوەی کە لەگەڵ بەرچایەکانە لە بەیانیانە ئەخورێت ئێمە هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین تەندروست بین و هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین کە کەمترین چەوری بخۆین جا لە بەرهەمە شیرەکانە ڕێژەیەکیش چەوری هەیە ئەو بەرهەمانەی کە شیرین و چەوریان هەیە چەوریەکانیان زیان بەخشە ئەگەر زۆری لێ بخۆین بەڵێ سەرەتا بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە یەکێک لە کەڵچەرەکانی ئەمەوەیە کە بەیانیان خواردنی بەیانیانمان ڕەنگە خواردنێکی سەرەکیمان زیاتر ماست و پەنیر و بەرچایەکان بێت و ئایلەیەکەوە لە وەکوڵە لە خێزانێکەوە بۆ خێزانێکە دەگۆڕێت هەندێک خێزان هەیە بەداخەوە ینی ڕێژەیەکی باش لەو ماستانە دەکڕێت کە ڕێژەی چەوریان زۆرە و ئێمە بێت دووشت هەیە لێرە جیای بکەینەوە ئەو ماستەی کە جوتیارەکانمان بەرهەمیێنن جیاوازە لەو ماستەی کە لە کارگەکانی چ ناوخۆ و چ لەو کارگانش کە لە دەرەوە بەرهەمەیەدێن و هاوردە دەکرێن بەهۆی ئەوەی کە مادە پارێزەرەکانی کە یاخود بەهۆی چەورەکەیەوە یەکێک لە سەبەبەکان سەرچاوی با بڵێن شیرەکەتە شیرەکەت لەکوێوە دەستەکەوێت جوتیاری ئێمە مەسەرەن شتێک هەیە با بڵێن جوتیاری ئێمە ئەو شیرەی کە دەستی دەکەوێت شیرێکی ڕاستەوخۆیە لە ئاژەڵەکەەوە دەستی دەکەوێت ئەم شیرە تەمان لە ڕووی کوالیتی وشتەوە ڕەنگە زۆر باشتر بێت لەو شیرەی کە لە کارگەکانە بەکارێنێ بۆ دروستکردنی بەرهەمەکانی بزانین بۆچی لەبەرەوەی کە جوتیاری ئێمە ئەو شیرەی کە بەکارێنێ لە یەک حاڵەتە ئەگەر تەنها ئاژەڵەکەت تەندروست بێ و ئەو شیرە لە ئاژەڵێکی تەندروستەوە وەرگیرا بێ و بە شێوەیەکی تەندروست ماست و بەرهەمەکانی لێ دروست بکرێت پێم وابێ بەرهەمەکە لە ڕووی کوالیتیەوە باشترە بێت لەو بەرهەمەی لە ڕووی کوالیتی و سەلامەتیەوە باشترە بێت لەو بەرهەمەی کە لە کارگەکانە بەرهەمەهێنێت بۆچی لەبەرەوەی کە لە کارگەکانە ئەگەر ئەم شیرە بڕاستەوخۆ بەکار بهێنین لە دروستکردنی بەرهەمەکانیە نرخێکی زۆرترەکەوێت لە سەریان بۆیە ئەوان پەنا دەبەنە بەرچی بەکارهێنانی شیری پاودەر شیری وشک بەکارێنن ئەم شیرە پاودەرش ڕاستە هەر بەشێکی زۆری شیری ئاژەڵیە بەڵام کۆمەڵی پرۆسی بەسەر هاتووە مەسەرەن چەورەکان لێ جیا کردوێتەوە پاش ئەوە چەوری تری بۆ ئیزافە دەکەن مەسەن لەوانەی کە پاڵم ئۆیلی بۆ ئیزافە دەکەن کە ئەمە یەکێکە لە ترسناکترین شتەکان کە لەسەر ماست و بەرهەمەکانی هەیە و هاوڵاتی ئەگەر تەماشای هەندێک لە ماستەکان بکەین ڕێژەی چەورەکەی لە سەدا 10 تاوەکو لە سەدا 15 دەڕوات کە ئەمە وەکو وایە تۆ هەر چەوری بخۆیت کاتە سوودێکی لەجاتی بڵین سوودی هەیە ئەتوانین بڵین زیانی هەیە بە ئەکیدی زەرەری زیاترە بک لە سوودەکەی بەڵام ئەو ماستی کە خۆمان بەرهەمی ئەهێنین وەسەلەن لە جوتیارەکان یەکرین ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەرهەم هاتبێت و ئاژەڵەکە خواردنی باشی خواردبێت و تەندروست بێت ئەو ماستە با بڵێن ئیستیفادەکەی زیاتر لێ دەکەین وەک لە شیرەکانی تر چونکە چەورەکەی چەوری خۆیەتی هەتا ئەگەر چەورەکەی خۆی مەسەرەن بگەر ماستی مانگابێ مەسەرەن 3 بۆ 3.5 چەوری تێدایە بەڵام تەمان لە ئاژەڵێکەوە بۆ ئاژەڵێکە گۆڕێ هی مەرد کەمێک زیاترە ئیگامێش زیاترە و بۆ شێوەی باشە ئێستاەوەی کە بینیمان هاوکارمان تەیفور نیشانی داین ئەو سرێش و ئەو پەنیرە و جۆرەکان ئەوانش بامان شەوە وشک کراوەوە ئەم وەکو ئەو شیرە وشکە ئەتوانین بڵین دیسانەوە زیانی هەیە چونکە وشک کراوەتەوە چەوریەکەی لێ وەرگیراوە یان چۆن یان ئەمانە نا بەرهەمێکی سروشتین و دروستیش بەڵێ ئەزای چی ئێمە ئەگەر شیرەکەی خۆمان بێت وشکیشمان کرد بێتەوە هەوە هەر 100% دڵنیان کە شیرە بەڵام ئەوەی کە لە دەرەوە بەرهەم دێت مەرج نییە ئەو هەر شیری با بڵێن لە کویدەکە بێت یا خوشلەکە بێت و وشک کرابێتەوە هەندێک مەوادی سۆیابینی بۆ ئیزافاکرێت هەندێک نیشاستی بۆ ئیزافاکە وات حاصل کۆمەڵێک شت هەیە تایە ئەکرێ
کاچێتە بابی فراودەواتە غەشکردن لە خۆراکە ئەمە ئیزافاکرێت تەنها بۆچی بۆ ئەوەی کە هەم نسبەتەکەی زیاد بکەن ڕێژەکەی زیاد بکەن هەم ئەوان ئیسیفادە لەو چاورێژەکەن کە لی دەرەکەن هەندێشتی تری لە دروست دەکەن کە نرخەکەی گرانتر. باشە دکتۆر بەشێک لە هاوڵاتیان هەن هەر شیرەمەنیەکان هەر بەکار نانن هەر نایشی خۆن هەندێکیانەیە لە مناڵی و فێری ئەوشتە بوون ئەوەی سپی بێ من نمونە هەیە کە ناسم ئەوەی سپی بێ هەر نایخوا باشە ئەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ ئەگەر هەر بەرەمە شیرەکان بە هیچ شوێ بەکار نهێن. بەڵێ طبعا شیر وەکۆڵ کە منداڵ لە دایک دەبێ هەر سەرەتای خۆراکەکەی بریتە لە شیر کەواتە شیر گرنگێکی تەواوی هەیە بۆ گەشەکردن و یەکێکە لە سەرچاوەکانی پرۆتین چ پرۆتینێک ئەو پرۆتینەی کە پێوتێتە ئەمینی ئەساسەکانی تێدا کە لەشی مرۆڤ ناتوانێت دروستی بکات واتە شیر و سەرچاوەکانی ئاژەڵی بە گۆشت و شیر و بەرهەمەکانی تریەوە هەموو ئەمانە سەرچاوی ترشە ئەبینی ئەساسەکان کە لەش ئێمە ناتوانێت دروستیکە کە گرنگت بۆ تەندروستیمان بۆ گەشەکردنمان بۆ بیرکردنەوەمان بۆ مەناعەمان واتە هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تەندروستیمان کەواتە کەسێک کە دوور بکەوێتەوە لە بەرهەمەکانی شیر دەکرێت تاویزی بکاتەوە مەسەرە بە خواردنی هێلکە بێ یاخود بە خواردنی بەرهەمەکانی تری ئاژەڵی. زۆر باشە دکتۆر بابینە سەر جۆری شیر لە ئاژەڵێکەوە بۆ ئاژەڵێکی تر بۆ نمونە ئەو شیرەی کە لە مەڕێک ئەدۆشرێت لەگەڵ ئەو شیرەی کە لە بزنێک ئەدۆشێت و بەرهەمە شیرەمەنیەکانی لێ دروست دەکرێت هەردووکیان سوودەکانیان وەکو یەک وایە یاخۆ ڕێژەی چاوریەکانیان هەردووکیان وەکو یەک وایە. بەڵێ شتێکی باشت باسکردەوەی شیری بزن و مەڕت هێنایەوە طبعا شیری بزنی چەکە لەو شیرانەی کە لە دەرەوە بەڕاستی ئەو بەرهەمەی کە لە شیری بزن دروست دەکرێت زۆر نرخەکەی گرانترە لەبەرەوەی کە باوەکە ئەو شیری لە شیری ئەو بەرهەمانی کە لە شیری بزن دروست دەکرێت لە ڕووی تەندروستیەوە باشترە لە ڕووی کواڵیتیشەوە باشترە بەڵام لە ڕێژەکانیان جیاوازە لە ڕێی پێکهاتەکانیان زۆر جیاوازەکانێکی زۆری وانە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ نمونە شیری مەڕ چوری زیاترە شیری مانگا چوری کەمترە شیری گامێش چوری زۆر زیاترە هەموو ئەمانە تۆ دەکرێت احتیمات بکەیتە سەری و لە کاتی کڕینی ئەم بەرهەمانە بە پێی تەندروستی خۆت تۆ کاتێککە نەخۆشەکانی چوریت هەبێ باشتر وایە مەسەرەن ئەو ماستانە بکڕی کە شیریان کەمتە یاخود ئەو شیرانە بخۆیتەوە کە چاورەکانیان لێ دەرهاتۆ بەڵام ئەتوانی بڵێت ڕێژێکی لێ دەرهاتبێ باشترە چونکە چوری شیریش هیچێکە لە سەرچاوەکانی ڤیتامین ئی کە زۆر گرنگە بۆ تەندروست. باشە دروستبوونی کالسیۆم ئەوەی کە پسپۆڕانی خۆراک دەیڵێن و تەندروستی دێڵێن لە ئێواران بەدواوە دەست پێکات بەڵام ئێمە کە شیرەمەنیەکانە خۆین لە بەیانیانە ئەی خۆین و کالسیۆم پەیوەندیەکی ڕاستە خۆی لەگەڵ شیرە هەیە و شیر پەیوەندێکی ڕاستە خۆی لەگەڵ کالسیۆم هەیە باشترین کاتی خواردنی شیرەمەنیەکان کەیە دروستە ئێمە بەیانیانە خۆین یاخود ئێواران باشترینەکە. بەڵێ تەمان دیارە هەندێک کەس هەیە پێشەم شتێک حساسێتی هەیە بە شیر لەبەر ئەو لاکتۆزەی کە تایەتی ئەوانە باشتر کەمێک لی دوور بکەونەوە یاخود ڕێژەکەی کەمتر بکەنەوە و بە شێوەیەکی گشتی شیر خواردن لای ئێمە بەیانیانە زۆر بکات بەڵام باشتر وایە وەکوڵێ بۆ هەندێک فیئات نەک بۆ هەموو فیئاتێک واتە بۆ هەموو خەڵکێک نابێت شەوان شیر پەرداخێک شیر بخواتەوە پێش نووسن و بەیانیان تۆ کاندێک جار شیرە دەی بە منداڵ کاچێ بۆ قوتابخانە بەڕاستی خەو دەیباتەوە یعنی وای لێ کا بخەوێت زیاترەوەی کە وەکو کتیڤی بکات بۆیە باشتر وایە شیر بۆی کە ئیسیفادەی لێ بکەیت ڕەنگە شەوان پێش خەوتن گڵاسێک شیر بخرێتەوە ڕەنگە ئیسیفادەکەی زیاتر بێ هەم بۆ کالیسیۆمەکەی هەم بۆ پرۆتین. زۆر باشە دکتۆر دایما دەوترێت کە بەرهەمە ئاژەڵێکە لەگەڵ بەرهەمە ڕۆکیەکان میکسکردنیان زۆر باش نییە تا چەندە ئەمە دروستە ئێمە بۆ نمونە شیر لەگەڵ مۆزا تێکەڵ بکەین یاخود ماست لەگەڵ هەندێک جۆرە میوەیە تێکەڵ بکەین و بیخۆین سوودەکەی وەکو خۆی ئەمێنێت زیانی نابێت باشە ئەمە. بڵێ طبعا دیارە هەندێک توێژینەوە وا ئەڵێت بەڵام هەندێک توێژینەوە ڕەفزیەوەی کردوێتەوە واتە ئەمە شتێک نییە بڵێ یەکلایی بوو بێتەوە کە ئایا تێکەڵکردنی شیر لەگەڵ میوەکان تەندروستە یان نا تەنانەت ئێمە ماستمان هەیە کە بە ئەنواع تام و بۆنی میوە تێکەڵ کراوە و سوودێکی زۆر بە زۆردێکی زۆر باششیە بالعکس بەڕای من ئەگەر ئەو تێستی بۆ بکرێت توێژدۆی زیاتری لەسەر بکرێت بۆ دەرەکەوێ ئایا ئەو شیرەی کە میوەکانی تێکەڵ کراوە یاخود
بە تام و بۆنی میوە تێکەڵ دەکرێت ئەگەر ناچڕاو بێ سروشتی بێ تا چڕادەیەک تەندروستە یاخود تەندروست نییە کەواتە لە هەردوو بۆچوونەکە ڕەنگە ڕاست بێت چونکە نەگەیشتونێتە ئەو یەکلاکەرەوەی ئەو بابەتە کە ئایا تەندروستە تێکەڵکردنی یاخود تەندروست. یەک پرسیارم هەیە وەکو دوا پرسیار و بە کورتیش ئەگەر بکرێ وەڵام بیتەوە خواردنەوەی شیر بە گەرمی یاخود بە ساردی هیچ جیاوازیەکی هەیە؟ ئەکید هەندێک کەس هەیە بەڕاستی بقولێ انتفاخی پێکات واتاسکی ئاوسێ پێی خازاتی پێ دروست دەکات بۆیە خواردنەوەی شیر زۆر جار ئەڵێ لە شەوە ئەگەر بە ساردی بخورێتەوە ڕەنگە باشتر بێ وەک لەوەی کە بە گەرمی بێت لەبەرەوەی کە هەندێک کەسێ غازا دروستەکە یاخود هەتا لە بەیانیانە بە ساردەکەی باشترە شەوان بخورێت هەندێک جار هەندێک خۆیان وەکو باسم کرد بە پێی فیعاتە گۆڕێ منداڵ جیاوازە وەک لەوەی کە یەکێکە باڵغ بووە و یەکێکە تەمەنی زیاترە هەر یەکە لەمانە ئەبێ بە جۆرێک ڕێنمایەکانی خواردنەوەی شیر جێبەجێ بکەن کە سوودی لێوە سپاس دەکەین دکتۆر ستیوان ئەحمەد پسپۆری خۆراک ئەم بەیانێ لەگەڵ مابووی سەبارەت بە بەرهەمە شیرەمەنیەکان گفتوگۆمان کرد سپاس بۆ زانیاریانە سپاس بۆ ڕێنمایی زۆر سپاس بۆیە و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک خۆشتر بۆیە